ئەگەر تەعین ببم و دەوام بکەم بەڵام کاتێک فەرمانیان کرد بە شتێکی خراپ و دژ بە ئیسلام واز بێنین ئایا ئەو کاتەش حرامە بەڵە فەرق ناکە پارەکە هەر خۆی حرامە. دووهەم تۆ چوزانی ئەو کاتێک کە فەرمانت پێکەن بە شتێک ئێوان بۆت جوانەکەن ئەڵێ ئەوە دەربارەی تیرۆرە و کورتکوژنەوە عمیلنەوە ئیسرائیل ناڵێ ئیسرائیل تەوان ئیسرائیل مەحبوبیانە ئەوە فلانشتە و فلانشتە وا لێت ناشیرێ نەکا بەرامبەرەکەی تۆ پێ دوا بێ جائیزە کوشتنیان لەبەر تۆ هەرەکەویتە و گوناحەوە چ مەجبور بووی بچی بۆ ئەوە دوای و کاتێک کە ئەمرەکە دێ ملت دەگرنەوە دوێن بۆ جەنگ چێ لەوێ بە خۆت ماتکەی دوای ژەڵی با نەمکوژم تەقێ بکەم هەرمەی کە بە توخنی مەکەورە واز لە پێشمەرگایەتیەکە بێنن واز لە بێدینی بێنن واز لە پارەی حرامی پارتی و یەکێتیش بێنن لیان بدزن بەڵام مەبن بە پێشمەرگە بۆیان ئەگەر توانی ببی بە پێشمەرگە و داوام نەکەیت و هەروەرەقەکەی هەڵگریت و موچەکەیان لێوەربگری بیکە نیوەی موچەکەت بدە بە ڕەشوە بە مەسئولەکەت بیکە ئەگەر توانی لە حساب بانکی و پارەیان بدزی بە قەدەر پێداویستی خۆت بیکە بەڵام بۆیان مەبە بە پێشمەرگە پێشمەرگە بوون پێشمەرگەی کوردستانی نییە پێشمەرگەی کورد نیت پێشمەرگەی مافیایەکی دز و جەردە و مرتەد و تاغوت و مەلعون و جاش و عەمیلن لەبەر پێشمەرگایەتەکەتی ئەوە نییە وابزانی پێش ئینتیفاازەکەی پێش ڕاپەڕین وڵا کوردایەتە لەو شاخوچیەوە کە لەوێش هەر شەڕەبەرانی دووبەرانی جود و جۆقد و هەر یەکتریانە کوشت لەوێ بە چەکی هەردوو لاش حیزبی بەعز چەکیەدانی پێشمەرگایەتێکە واز لێبێنەوە ئاقلتان بێتەوە بەرخۆتان منیش پێشمەرگە بووم دوای وردە عاقڵ بووم ئیسلام عاقڵی کردم و دوورکەوتمەوە لەوان